نمونەیەک نەما مەسەلەن ئەنتیگرالی x توانی سێ دلتا دیراک لە x minus 2 dx لە سفرەوە بۆ سێ گرنگ نییە ئەمە لە چەندێکەوە بۆ چەندێک گرنگە ئەوەیە چونکە تۆ لە ماینەس ئینفینیتیەوە حتا خاڵە دووتەر سفرەکە لە دووش کاتێ بەبێ هەر سفرەکە کەوا بوو تۆ لە ماینەس ئینفینیتیەوە دەست پێ بکەی یا لە بۆ زاد ئینفینیتی یا لە سفرەوە بۆ سێ هیچ فەرق ناکە بۆچی چونکە ئەو دووەکەی تۆڕێکە کەوێتە خاڵی وەسط کەوێتە بینیم دوانە کەوێتە بینی سفر و سێ وەسەتێک نەبێ مهم نییە چونکە ئەم لاولای هەموو سفرەکات تۆ گرنگێتر لێرەوە دەست پێ بکەی بۆ ئێرە یا لێرەوە دەست پێ بکەی بۆ ئێرە یا لێرەوە دەست پێ بکەی بۆ ئێرە گرنگەوەی ئەیەکە لێرا بێ وەش ئەگەدار بگەوتە نووسرا x minus a یعنی حتمما ئەیەکە دەکەوتە منتەقەی موجب ناکەوتەمە ئەگەر زائید بکەوتە منتەقەی بڵێن نەگەتیڤەکە فانکشنەکە تۆ چەندێکە x توانی سێیە ئەنتیگاری سفر بۆ سێ یعنی هەری وەکو وایە بڵێن نگەی ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی بەڵام لێرای تر تا دوو یعنی بڵێن ئەیەکە دووە ئەوە تا دوو توانی سێ کاتە هەشت نەتیجەکە کاتە هەشت شتێکی کە هەیە لێرە دێلتای دیراکی kx سەکاتە یەک لەسەر ئەپسیلۆ دوای k یعنی دێلتای x بۆ سەلماندنی ئەمە یعنی ئەمەنتیگاڵە حەسیە بکەین لە ماینەس ئینفینیتیەوە بۆ زائید ئینفینیتی fx دێلتای kx dx ئێدین kx گۆڕین بە وای لێرە وەریە بڵە گۆڕین بەم شێوازە kx گۆڕین بە وای کە kx من گۆڕی بە وای x بە وای لەسەر کای dx یەکەتە دیوای لەسەر کای ئەگەر کەی پۆزیتیڤ بێ ئەنتیگاڵەکە تۆ هەر لە ماینەس ئینفینیتیەوە بۆ ئینفینیتی بەڵام وەختێکە کەی نگەتیڤ بێ ئەگەدار بە کاتێکە کەی نگەتیڤ بێ ئەو هینەوە بگۆڕی لە جاتی لە ماینەس ئینفینیتیەوە بۆ زایدی ئینفینیتی بنووسی لە زایدی ئینفینیتیەوە بۆ ماینەس ئینفینیتی بۆ ببێتەوە بۆ خۆی بە ناقسێدا بنی ئەمە حقیقەت ئەمە شتەکەیە بەخاتری ئەوە ئەلێرە زاید و ناقسێ داهێنین زایدەکە بۆ کاتێکە کە کەیەکەت موجەبە ناقسەکە بۆ کاتێکە کەیەکەت ناقسە بۆ بتوانین لە ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتیەکە وەک خۆی بەکاربێنینەوە طبعاً ئەمەش بوو بە ئفی وای لەسەر کەی دلتای کۆرۆنەکەری وای دیوای لەسەر کەی زاید ناقسەیش کە لە پشتی ئەوێک لەسەر کەیا بوو ینی ئفی وای کەیەکە کاتە بڵێن ئفێکسەکە هەرچەنێ بێ بەس کاتی ئفی سفر ینی ئفی سفر هەرچەنێ ینی کاتی ئفی سفر ینی بۆ ئەو شتەی ئێمە کاتی ئفی سفر ئفی سفرەکە نووسیوە بەرحاڵ کاتی ئفی سفر ئەوە نووسراوە ئفی سفر کە بوو یەک لەسەر کەی ئەپسیلۆ دوای کەی زاید و ناقەس یەک لەسەر کەیش ینی یەک لەسەر ئەپسیلۆ دوای کەی ومانای ئەوەیە کە بۆ توانین پیشانی بێت کە بۆ شێوازە پیشاندراتەوە ئەوەی لەویا بوو پیشاندرا کە کاتە ئەو ئێستا لە سەری دایمەنشنە لە سەری دایمەنشنە تەبەن دلتا سی ئا ڕەکاتە دلتا ئێکس دلتا وای دلتا زد وەرش تەبەن ڤیکتۆرن دلتا سی ئا ڕەکاتە کەنا دلتای دلتا زد کە ئاڕەکە تۆ چی ئامێ وایە ئەو وەختە دلتا سی ئار ینی لە سێدان لە سەر هەموو سپێسەکە تو ئەنتیگرالی لێوەگری لە ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی لە ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی لە ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی هێد ئێکس و دی وای زد هەموو لەو مودا گۆڕن هەموو یەکسانە بە یەک ئەنتیگرالی ئفی ئار دلتای سی ئاری ماینەس ئەی بڵێن دیتاو ئێلێمێنتی فەزا کاتی ئفی ئەی هەروکۆوە ئەوەختە شتێکە لێرە هەیە ئێوە پیشانمەندە دایڤەرجەنسی یەک لەسەر ئار دووجا ئار دیتاوە کاتە چوار پای بۆچی کردی چوار پای وەنانە لێرە ناکاتە سەفر ئەمە ناکاتە سەفر ئەمەی کە لێرە هەبوو ئەمە ناکاتە سەفر چونکە پیشانمەندە کاتە چوار پای چونکە ئەوە تەنها کاتی ڕاستە کە ئاڕەکە تۆ سفر نەبێت کاتێک ئاڕەکە سەوی حتمما بکاتە چوار پای چونکە تیۆریەکەمان ڕاستە دەیەوێت تیۆری ڕاستە کەوا بۆ وا کاتە چوار پای ناکاتە سفرەوە ئاگاداری ئەوە نەچی جاری بڵێیان تیاری هەبەکەوەی کە سەرتاکە بکە لە سەفر ناکات سفر کاتە چوار پای
دایورجنس یەک لەسەر ئار دووجا کەوای لێ هاو دایورجنس یەک لەسەر ئار دووجا ئەکاتە 4 پای دلتای سی ئار یعنی ئەمە ئالێرا دابنێ لە جێتی ئەمە نەتیجەکە 4 پای کەوابوو دایورجنسی یەک لەسەر ئار دووجای ئار ئەکاتە 4 پای دلتا سی ئار یعنی دلتای کڕۆنەکەری سی ڕەهەندی ئەتوانێت ئەوە گەشتاندنیشی بۆ بکرێنی لە جێتی ئار و ئار پرایم بین separation operator يعني r prime minus r دابنين او كات r prime minus r s r prime minus r كوابود divergency r لسر r دجوا r unit r unit s عفوا s unit لسر s دجا كات 4 باي كالتا سي يعني نقطة هنشتي تريج مشي وزهية اما خودت وانی پروفی بکی گرادیانت یک لسر آر اکاتا ماینس یعنی اکاتا ماینس آر لسر آر دو جا یعنی اگر اس بی اکاتا ماینس اس لسر اس دو جا و اس اتمانا ما اس سلکتی بکا و اگر آر بی اکاتا ماینس آر لسر آر دو جا هیچ فرق نکن لاپلاسیانی یک لسر آر اکاتا چیه اکاتا ماینس 4 پای دلتا سی آر چونکە بۆچی کە تۆ لێرە ئەمە کردیە ماینس ئار لەسەر ئار دووجا بێ دایڤەرجەنسی ئەمە حەسیە بکە ئەمەمان پێشتر حەسیە بکرێت 4 پای کەوابوو لاپلاسیانی یەک لەسەر ئار کاتە ماینس 4 پای لەسەر ئەوە چونکە ئەمەمان پێشتر حەسیە بکرد ئەمەمان پێشتر حەسیە بکرد ئەمە گرادیەنت یەک لەسەر ئس یەک لەسەر ئێساوە یەک لەسەر ئس ناکاتە ماینس لەسەر ئس دووجا پێشتر حەسیەمان کردەوە کاتە 4 لەسەر پای ئەنتیگراڵەکەی كوابو هذا ما أتمنى بوا دافني وما ويني قدر دوش تجاوز يعني واضح كاتا شوار باي example كمان معايا r دو جا زائد دو divergency r دو جا r unit r دو جا دي تاو بدو ميثود حل يكي نيجي ميثود كتولجاتي اما divergency r دو جا 4 باي دلتا سي r دابنين دي تاو اي اميش 4 باي كديت دواوا r دو زائد دو شكاتا فتيكا r كي كاتا صفر نتيجة كاتا 4 باي كاتا صفر زائد دو كاتا 8 باي نتيجة واضحة هو رقي بواضحي حلمك بس رقي كتريش چيا اوش ما ام ريليشن ك لكتابك ريليشن يك بود كنجونويا دايبني لو ياك هنا كانوا محسب كربرين انتقال بارت باي بارت تو انتقال حجم ديني كيبا انتقال حجم متر زائد انتقال روبر انتقال فوليوم انتقال سيرفيس ايه اما انا لجاتي اذا كان اميكا اللي راهبو اما انتقال اما سكالر اما فانكشن اف كما اويش ار لسر ار دوجا كاتا اي كما لما انا لجاتي همي اودانم جاتي اي اودانم جاتي اف اودانم ونتيجة كي ابي بما وحسيبك يعني مثلا اما ار دوجا اما باساني حسيب بك خارج قرصنيها اما gradient هو gradient r دوجا بلاس 2 كاتب 2 r بس r كتوفيت يعني كاتب 2 r قالوا r لقالوا r كاتب يك وش لقالوا كاتب يك لسر r يعني بلاس 2 أو كاتب أو تا وقتها دي تيتا شكاتا ساين طبعا gradient دي شكاتا صفر دي تايم شكاتا او دان راوا ساين تيتا دي ار دي تيتا دي فاي ار دو جاي شي هي اي اوي لغا سادا بتوا انت لغا حسيبك اكاتا 4 باي ار انت لغا لسد دي تيتا دي ار ودي في ودي تيتا حسيبك لسفر وبو ار كاتا 4 باي ار اسان باش حسيب ما كدوس تيتا كيتو لا صفر وبو باي روا فاي كان لسفر وبو دو باي دي ار كيش لسفر وبو ار إذا كانت السيرفيس كي حسيبكي هي كانت ار ساين في دي فاي دي تيتا أو دي تيتا يجيشان
دیتەتا R و لێرا دای بنێ نەتیجەکەت هەیە کاتە 4 پای R2 پلاس 2 یەکەن دیتەتایەوە کاتە 4 پای R2 پلاس 2 و ئەمەش کە حەسێب یەکەین پێکەوە کۆی کەرەوە هەردوو تێرمەکە نەتیجەکەی تۆ کاتە 8 پای ئەمەیان بەجیا حەسێب بکەین ئەمەمان بەجیا حەسێب بکەین کردێت 4 پای R2 شوێن بەجیا حەسێب کرد کردێت 4 پای R2 پلاس 2 پێکەوە کە کۆیەکەینەوە کاتە 8 پای کە هەر نەتیجەکەی پێشوەکە شتێکمانێ بەناو هێلمۆلتز تێۆریم هێلمۆلتز تێۆریم باشە کاتێک کە تۆ ئەم هێلمۆلتزەمانە هەموو دوای فارادەی هاتن فارادەی دوودانە فیڵدی بە تەواوی پێناساندین کە کاری خەڵکی تریکۆ کردو خۆشیکاری لەسەرگەیەکی فیڵدی ئەلکتریکی بوو یەکێ هێڵت فیڵدی مەگنەتیک بوو EUB و دوآخری کار لەسەر ئەمانە زۆر کراوە و ئەم شتانە پیشاندرا کە مەسەڵەن دایڤەرجەنسی ئێفەگەر دی بێ کێرڵ ئێفەگەر سی بێ حتمەن دایڤەرجەنسی سی ئەکاتە سەفەر و هێڵمۆلتز تێۆرم ئەڵێ فیڵد ئەتەم ئێفە فیڵدێکە یا ئیە یا بیە هەرچی هەیە بە یونیکلی یعنی تاقانە ناکرێت دوان بێنی بە دەقیقی هەر خۆی دیاریکراوە ئەگەر دایڤەرجەنسەکە و ینی فیڵدێک بەم دوو ناسناوەتەوە دیاریەکرێ یەکە کێرڵەکەی دایڤەرجەنسەکەی هیچ دوو فیڵدم دوانیان لەگەڵەکە یەکسان نییە کێرڵەکەی و دایڤەرجەنسەکەی کە دیاریکرایانی فیڵدەکە و دیاری کردووە مۆزاوەیە وەختە شتێکی کە لێرە هەیە پۆتەنشیال ئەگەر کێرلی بیدە سەبەبەتی کە لێ پۆتەنشیال هەر لە فیڵدانە زۆر دێتە ئاراوە کە کێرلی F یەکسان بێ بە سەفر ئەو کاتە F یەکسانە بە ماینەس گرێدیەنتی B ئەمەشمان هەبێ حتمەن ئەمەمان هەیە ئەمەمان هەبێ حتمەن ئەمەمان هەیە ئەمەشمان هەبێ ئەمەمان هەیە وی پۆتەنشیالەکەی تۆ کە ئێفەکەت ئێلکتریک فیڵد بێ یان مەگنەتیک فیڵد بێ ڤیەکەی بەسانە پۆتەنشیالەکەیەتی ئێستا ینی ئەگەر ئەمە بۆکو تێۆری پیشانی بین ئەگەر کێرلی F سەفرە لە هەموو شوێنەکە بۆ ئەم مینانە کێرلی F سەفرە لە هەموو شوێنەکە ئانتیگراڵی F.dl یەکسانە بە FB ماینەس FA باشە کێرلی F سەفرە لە هەموو شوێنەکە بۆکوم EBە ینی ئەو EBە منە FB یەکسانە ماینەس ینی ئیندیپێندنت بێت لەو ڕێچکەی کە لە A وەڕۆی بۆ B ئەنتیگراڵەکەی داخرا ئەتیگراڵی داخراوی F.dl کلۆس ئەنتیگراڵی F.dl هەمیشە یەکسانە بە سەفر بۆ هەر لوپێ و Fیش یەکسانە بە ماینەس گرێدیەنتی پۆتەنشیال هەمان شتی شەکرێناوە بنووسین یعنی کە دایڤەرجەنسی F سەفر بێ باشەکەم گرێدیەنتی F سەفر بوو ئەمە لێرە کێرلی F سەفر بوو لێرە دایڤەرجەنسەکەی سەفرە ئەو کاتە F یەکسانە بە کێرلی فانکشنێک یا ڤیکتەرێک احتمالەمە ڤیکتەر پۆتەنشیاڵە ئەنی وشمان هەیە دایڤەرجەنسی F سەفر لەمەش ئەم کۆمەڵە تێۆریەمان هەیە دایڤەرجەنسی F سەفرە F تۆتی لەسەر ئیندیپێندنتە لە بۆ سەرفێسێکی داخراوە بە چه سەرفێسێکا بڕێ فەرق ناکە ئیندیپێندنتە ناو قەبارەیەەکە ئەوەختەکانی کلااوزەکەیش یەکسانە بە F.dh لەسەر ڕوبەرێکی داخراوە کاتە سەفر و Fیش یەکسانە کاتێکە دایڤەرجەنسی F سەفر بوو F حتمەن یەکسانە بە کێرلی A هەمیشە ئێمە ئەمەمان هەیە F یەکسانە بە هەر ڤیکتەر فیڵد دەبێت هەر ڤیکتەر فیڵد دەبێت کە شێوازە بنووسێت ئەگەر F هێزە مەسەڵەن بۆ نمونەیە ئەلکتریک فیڵد یا هەرچی هەیە ئەو کاتە F یەکسانە بە ماینەس گرێدیەنتی سکالر پۆتەنشیالە و کێرلی ڤیکتەر پۆتەنشیالە هەمیشە ئێمە ئەمەمان هەیە ئێستا چ ئەلکتریک فیڵد بێ چ مەگنەتیک فیڵد بێ کۆمەڵی پرۆبلەم پێداون لە ئەساینمەنتەکەیە ئێوە کاتتان هەیە کە ئەوانە حەل بکەن و هەر لە شوێنی خۆیان ئەپلۆد بکەن